گۆرانێک لەوێرە ئەوژینی پێشمەرگەی کوردستان من پێشمەرگەی کوردستانم ئامادەی جەنگەی مەیدانم چۆنی؟ وەڵا باش وەڵا باش ناو چییە؟ کەڤین کەڤین یعنی چی؟ بەخوا نازانم نازانی؟ کێ ناوی لێ ناوی؟ بەخوا یا دایکم بوو یا باو یا دایک و یا باوکو ئەم شەو دڵە خۆش بوو لێرە بووی ئەو بناڵانەی گۆرانیان ڕێز سڵاو ڕێزسلااو هەیە پێ خۆش بوو دڵ و خۆش بوو ئەیەزانی ئەمڕۆ چ ڕۆژێک بوو ڕۆژی گیانی مناڵە ڕۆژی جانی مناڵان تو گۆرانی و نەوت نەوەڵا بەس حەزم بێ بەس حەزوو لێ بوو هاتی سەیری کەی بەس حەزم بە سێری ئەی چی ئەزانی بۆ مانگ بڵێ هیچ ئەزانی بەخوا گۆرانێک لەوێرە ئەوژینی پێشمەرگەی کوردستان من پێشمەرگەی کوردستانم ئامادەی جەنگەی مەیدانم من پێشمەرگەی کوردستانم ئامادەی جەنگەی مەیدانم بەسەر و ماڵ و ژیانم ئەی پەرێزم کوردستانم بەسەر و ماڵ و ژیانم ئەی پەرێزم کوردستانم دەست لە چەکەم هەڵ ناگرم یا سەرەکەوم یا ئەمرم